داواکاری ئەو خەڵکەمان گەیان دەوێ و لەوێ پێمان کوتن کە وڵاممان دەوێ و ئەگەر وڵامەکە بەدڵی ئێمە نەبێ جوامی ئێمە نەبێ ئێمە بەردەوام دەبین و لێرە دەمێنینەوە و فشار دێنین و دێینەوە ئەو جارێ ئێمە هاتووین خۆ پێشاندان دەکەینمان بۆ جاری دواتر دێمانگرتن دەکەین ئێمە پێمان کوتن ئەوانیش بە ئەسەحی وڵامیان داینەوە کە وڵامتان دەدەینەوە ئەمان لەبەر کۆرۆناوی لەبەر ئەو کێشانە کە UN بۆ خۆتان دەزانن کۆمەڵی خەڵک لێرە نییە بەرپرسی UN لێرە نییە ئەمان نۆنەری وی نۆنەری کەسی سیاسی لێرە بوو ئەمە دەگرانیشتیمان دەگەڵ وی کرد ئەو کتی بەڵێ ئەمە وڵامتان دەدەینەوە ئەگە وڵامەکان قانع کوونەندە نەبوون ئەوە نەبوون ئەمە دووبارە دێنەوە ئێرەوە لێرە مانگرتن دەکەین هەتا ئەوەی کە دەگەینە ویست و داخوازی ئەو خەڵکەی ئەمە وەک کوردی ڕۆژهەڵات لێرە ئاوارەینە داوای وەی دەکەین لە سازمانی منەل کۆمەگین بکە وەک ئاوارەیەکن ئیسا بکە کە بە ئاوارە وەریگرتوین بە پەناهەندی سیاسی وەریگرتوینە و هیچن بۆ ناکە هەتا وەرەقێکی داوە بەمە دەڵان ئەنگۆ پەناهەندەی سیاسین حتا ئەویشن بۆ ناکاتەوە ئەمە هیچ شتێکن نییە بۆشن نۆ ناکەنەوە ئەوەن بۆ نۆ ناکەنە هیچ شتێکن نادەنیا هیچ مافێکن نییە حتا جێنێ لێ بنوون جێنێ دەبێت بەکرێنە کارن هەیە نە هیچ نەیە هەر یەکی لە قولسکێکی دەخان و کرێ داینە حتا ئەلعەم سمەمی ئیجازەی وەرگرم هیچ هەویەکم نە ئیجازەی پێ وەرگرم